شوێنکەوتووی ئاینی مەسیحیە هاتووە تا بازار تا پێداویستیەکانی تایبەت بە جەژنی مەسیح بکڕێت. لە جەژنی مەسیحدا گۆشت و سەرپێ و شیرینی و چوکلێت خواستی زۆر لەسەر دەبێت بەهۆی بەکارهێنانی لەلایەن مەسیحیەکانەوە. هەر بۆیە دەچنە بازاڕەکانەوە و سەردانی ئەو شوێنانە دەکەن کە ئەو پێداویستیانەی تێدا دەفرۆشرێت. خێزانە مەسیحیەکان ماڵەکانیان بە کەلوپەلی جۆراوجۆر و داری کریسمس دەڕازێننەوە. سەر مێزەکانیشیان پڕ دەکەن لە شیرینی و چوکلێت و میوە و شیرینی دروستکراوی دەستی خۆیان. بۆ ڕۆژی 24 لەسەر 25 مانگی 12 کە جەژنی لەدایکبوونی مەسیحە ئەو خواردنانە دروست دەکەن کە زۆرینەی ئەندامانی خێزانەکە حەزیان بە خواردنی هەیە، وەک سەرپێ و بریانی و کفتە و یاپراخ و دەیان جۆر خواردنی دیکە. لەو شوێنە بەسەر ئەو شوێنە ئەبێت کە مەسیح لێدایک الأكلات نسويها بالعيد الباتشا ئەو خواردنانی دیکەین سەرپێ و کوبەی گەورە و بریانیە. ئەم خواردنانە تایبەتە بە ڕۆژی جەژن و یەکەم ڕۆژی جەژن دروستی دەکەین، هەر کەسەوە بەپی ئارەزوی خۆیەتی. کولیچەش تایبەتە بە جەژن. هەر ماڵەوەکەی نان بخوات ئەو کاتە دەست دەکەن بە ئامادەکردنی خواردن و هەموو خێزانەکە کۆ دەبێتەوە. خێزانە مەسیحیەکان کۆ دەبنەوە و دەچنە کڵێساکان تاوەکو ڕێوڕەسمەکان وەک خۆیان جێبەجێ بکەن و جەژنە پیرۆزە لە یەکتری بکەن کە جەژنەکەش 2 ڕۆژ دەخایەنێت. طبعا شەوی 24 لەسەر 25 کاکاتەوە شەوی جمعە سعات خۆمان بەزیری جوان خۆمان ڕازێنەوە و بەرەو کەنیسا بەڕێکەوین سعات 8:30 قداس دەست پێەکە. قداسیش بریتیە لە خوێندنەوەی ئینجیل و تەراتیر و چۆن بڵێ نوێژ و پارانەوە و زۆر شتێتر. لەوێ شەوەکان نوێش تەوا بۆ 2 سعات دەخایەنێت تقریبی. لەوێ جێژنە پیرۆزە خەڵکەکە هەمووی بەزیری جوان و کەنیسا پڕی خەڵکە لەوێ جێژنە پیرۆزە لە یەکتری ئەکرین لە خزم و دۆست و برادران لە هەمویان. 24 لەسەر 25 مانگی 12 هەموو ساڵێک ڕۆژی لەدایکبوونی حەزرەتی مەسیحە و مەسیحیەکانی جیهان و هەرێمی کوردستانیش ئامادەکاری دەکەن و هاوڵاتیانی ئاینە جیاوازەکانی دیکەش بەشداری جەژنەکەیان دەکەن و جەژنە پیرۆزەیان لێ دەکەن. هۆن بیسەبوونکەران لێرە لە سابونکەران خەڵک پێکەوە ژیانیان لەگەڵ مەسیحیەکان وەک نەرید لێ کردووە. هەروەها لەگەڵ یەهودی و موسڵمانەکان ڕێزێکی زۆر هەیە و خۆشەویستی هەیە. سلێمانیش نمونەیەکە بۆ پێکەوە ژیانی ئاینەکان کە هاتمە ئێرە کەنیسەکە پێویستی بە نۆژەنکردنەوە بوو. ئەو کاتە سەرۆک مامجەلال و خێزانەکەی هێرۆخان یەکەم نۆژەنکردنەوەی کەنیسەکەیان ئەنجامدا. کڵێساکانیش ئامادەکاریەکانیان کردووە و داری سنەوبەر یاخود هەر دارێکی دیکە بێت دەیڕازێننەوە کە هێمایە بۆ ژیانەوە. بەڵام داری سنەوبەر زیاتر بەکاردێت و هێمایە بۆ سەری ساڵ و جەژنی مەسیح. ئەویش بەهۆی ئەوەی داری سنەوبەر هەمیشە سەوزە. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.